ئەگەر وات کرد دڵنیا بە هەموو ژیان تەگۆڕ واتە کاتێ دانیشی بۆ نان خواردن هەموو بیرکردنەوەت بە ئەو جەوەی کە بۆ نان خواردنت دروست کرد کاتە دانیشی بۆ کتێب خوێندنەوە هەروە کاتە دانیشی گوێ لە کتێبێکی دەنگی ئەگری کاتە دانیشی گوێ لە محازەرەیەک ئەگری کاتێ ئەچی پیاسەیەک ئەکەی هەر شتێک ئەەکەی هەموو شتەکانی ڕابردوو ئایندە بوەستێنە لەو دەقا بەس خەریکی ئەوە بە دڵنیا بە ئەم سیفەتەوە ئەکا هەم بەختەوەربی هەم سەرکەوتوبی چونکە بەختەوەری زۆر زۆر پەیوەندی بۆەوە هەیە کە ئەوەنە نەچیتەوە بۆ ڕابردوو تۆ لە ڕابردووە شتێکی ناخۆش ڕوویاوە ئەوەنە نەچیتەوە بۆ ڕابردوو و لە ئایندا کۆمەڵی خەم و مەترسی یا خۆشی لە بەردەم تا ئەوەنە نەچی بۆ ئایندا بەختەوەری لەوایە لە ئێستا بژیت تەرکیزیش ئەوەیە کە لە ئێستا بیت و سەرکەوتنی تۆش پەیوەندی بەوەیە هەر ئیشێکت کرد هەموو مێشکت لای ئیشەکە بێت کەواتە لەم دەقەیەوە بەس تەمرینکە لەسەرەوەی هەر شتێک ئەەکەین بە بیرت لای ئەو شتە بێ وە بزانە ئەو شتە گرنگترین شتی ژیانی تۆیە بەم شێوازە ئەبی بە کەسێکی بەرهەمدار ئەبی بە کەسێک کە بەرەکەت لە ژیان تا دەرەکەوێت بە مرتازێکی هندی ئەڵێن باشە تۆ ئەو هەموو ساڵە تەمرینت کردووە بە مێشکت ئایا ئێستش تەمرینەکەین ئەڵێ بەڵێ ئەڵێ ئێستا کاتێ نانەخۆم بەس نانەخۆم کاتێ ئەڕۆم بۆ شوێنێک تەنها ئەڕۆم اینجا خەڵکانێک لەوچێ نەزان یعنی چی لە ڕاستیە ئەگەر تۆ دانیشی چایەک بخۆیتەوە لە کاتی خواردنەوەی ئەو چایە تەنها بیر و مێشکی تۆ لای ئەو چایە بێت دڵنیا بە مێشکت زۆر بەخۆتە خواردنەوەی ئەو چایە بۆ تۆ ئەبێ بە تەمرین ئەگەر تۆ نانت خوارد هەموو مێشکت یا بە نانەکە بیرت بەس لای تام و چێژی خواردنەکە بوو دڵنیا بە ئەوە بۆ خۆی یەکێکە لە تەمرینە بەخۆتەکان کاتێک ئەچی بۆ شوێنێک هەوڵ بە لەم سەری جادەکە بۆ ئەو سەر بڕیار بەی هەموو هەنگاوێکە قاچە ئەجوڵێنی بیرت لای قاچن ئەو ڕێڕۆشتنەش ئەبێ بە تەمرین کەواتە ئەگەر بگەڕێیتەوە تەرکیز خەیتە سەر هەر شتێک ئەو شتە ئەبێ بە تەمرین بۆت هەر کەسێکیش تەرکیزی باش بوو ئیرادەشی باشە تەرکیزت باش بوو ئیرادەشت باشە کەواتە هەموو ژیانی تۆ ئەکرێ ببێ بە ئامێرێک بۆ ڕاهێنان بۆ خۆ باشکردن